کەناڵی VN TV و کورتماکس لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی. ڕەمەزانی هەموو لایەک پیرۆز بێ، خۆشحاڵین کە شەوانی ڕەمەزان لەگەڵ ئێمەیە چەند کاتێکی خۆش بەسەر بەرن. ئێستاش با بچینە لە بەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەم شەومان فەرموون. خۆشحاڵین ئازیزانمان گەڕاینەوە لاتان ئێستاش لەگەڵ ئەم خێزانە ئازیزەیین بۆ پرسیاری یەکەمان فەرموون. ئەم کاتۆ باش؟ ئەم کاتت باشتر؟ لەگەڵ ڕەمەزانە چۆنیت؟ باشن الحەمدوللا. ڕەمەزانتان پیرۆز بێ و لەگەڵ گەرمای ڕەمەزان و ئەم ساڵ کەوتۆتە مانگی حوتەوانێ و گەرمایەکی زۆرەوە ڕۆژ زۆر درێژە. وەزعتان چۆنە؟ والله الحەمدوللا بەتەمای خوای دایەتی هەموو کەسیدا باشە الحەمدوللا. ئینشاءالله خوای دایەت هەموو مسلمانێکدا لە هەموو ساڵێکی گەرمترە بەس داخی چ بکەین ڕەوا دەبی. دەیخوا ڕۆژی و ملای قبولکە. ئەزیزم تۆ چۆنی؟ بژی سپاس بە قوربان. لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە بە ڕۆژە بی؟ ئەرێ وەڵا الحەمدوللا بە ڕۆژوێ بین بەس زەحمەتە بەڕاستی لێرە گەرمە زۆر گەرمە بەس خوا هیدایەتی هەموو خەڵکەدا و خوا تواناتەدا یعنی ڕۆژەکە ببیتە سەری. ڕۆژانە بە ڕۆژوویت بەچی بەسەرەبەی کارت هەیە دەوامەتی یا خودیشی ماڵەکەیت و خواردن دروست دەکەیت؟ ناوەڵە خۆمان لە سوید هاتوینێتەوە ئیشم نییە لێرە هاتوینە مال دایکم هەتا دەوری 12 ئەخەوین دوای هەڵەسنی لەگە دایکم خەریکی نان حازرکردن شتی وابین هەتا کاتی ئیفتار دێتن. دەی بەخۆشی بێگیانی من یعنی تۆ خواردن دروست دەکەیت؟ بەڵێ من و دایکم لە مەطبەخ ڕاوەستنی خواردن دروست دەکەین. زیاتر ئەو خواردنانی کە زۆر گرنگی پێن بیکەن یعنی حەزەکەن هەموو ئێوارەیەکەتان بێ چییە؟ بەڕاستی من براکانم هەمووی جاحێلن حەزەکەن لە برنج و مەرەگە زیاتر خواردنی ڕئیسیمانە هەموو ڕۆژ لەگەل نسکێنە و شۆربای نسکێنە و شۆربای خضراوات و ئەنواع زەڵاتە و حەلەویاتش هەر دروست دەکەین لە ماڵەوە خۆمان. ئیشەڵا ڕەمەزانێکی خۆش بەسەرە بن. تۆ ڕۆژانە ئەچیتە دەرەوانێ یان بە ڕۆژە بیت و ئەشتیتە دەرەوەیانە لە ماڵەوە بەسەرەبەی؟ الحەمدوللا شکر بە ڕۆژی دەبین کارم هەیە من دەسمە کار لە کارەکە بە ڕۆژی دەبێم تا وەکو مەلابانگدان نێزیکی مەلابانگدان دەگەڕێنەوە ماڵەوە ئفتار دەکەین لە ماڵەوە ئفتار دەکەین لەگە عایلێ خۆمان. ئەی چۆن بەسەرەبە ینی هیلاکە بی زۆر تەبان وانە؟ طبعا ئەکید هیلاک دەبینەوە هاوینێکی گەرمە و ڕەمەزانێکی قورسە بەلای کەمی 19 ساعاتێکە تقریبا هەروە بە ڕۆژ دێن بەس خوا هیدایەتەدا. وا ڕاستەکەی زیاتر شەوان لە ماڵەوە بگایەنە دەرەوانێ؟ والله زیاتر لە ماڵەوەین بەڕاستی کە ڕۆژی ئەشکێنی بڕێک ئینسان بێتاقەتە و هیلاکە خەڵک لەگەڵ خوشک و برای خۆی لە ماڵەوەین یعنی ئاوا دەریشەچین جار بەجار. دەی بەخۆشی هەر لە خۆشیا بن. ئێستا ئێمە پرسیارێکتان لێ یەکەین ئەگەر ئێوە پرسیارەکەمان بزانن دەبنە خاوەنی خەڵاتێکی ئەمێرێکی فاسلین فۆرجی کە ئەمێرێکی هێڵی ئەنتەرنێتێکی خێرایە لە کوردستانە. باشە گیانی من پرسیارەکە لەکەمتان بکەم. باەمی بکەم ئەم هیلاکترە لە ڕەمەزانە چاوەکەم. ئەتوانی پێمان بڵێ ئەو شیعارەکانی فاسلین ئەو بڵاوکراوەکانی فاسلین بە چ ڕەنگێکە نووسرێ زیاتر کە لە دەرەوە بینی بێتێ؟ واللهی ئەوەی من بینیمە ڕەساسی پەمەیە. چەپڵەیەکی بۆ لێبین پیرۆزە ئێستا تۆ بیتە خاوەنی خەڵاتێکی ئەمێرێکی فاسلین فۆرجی خەڵاتەکەمان بۆ بێنن؟ ئافرین ئەمە ئەمێری فاسلین فۆرجیە کە خەڵاتە بۆ ئێوە چیتان هەیە بۆ کەناڵی VN TV و کورتماکس لەگەڵ سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی؟ وڵای دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ یەکەین زۆر سپاسانەکەین و بەڕاستی بە نسبەت من یعنی فاسلینگ زۆر شتێکی باشە بۆ من لە دەرەوەی وڵاتم یعنی کە پێویستیم پێ هەردەم دایکمان ئەنتەرنێتیان هەیە زۆر شتێکی باشە بەڕاستی لە کوردستانە شتە هاتۆتە دەرەوە. پیرۆزە گیانی من بەخۆشی پیرۆزە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە بۆ لاتان خواتان لەگەڵ. خۆشحاڵی میدەرانی عزیز گەڕێنەوە لاتان لە هەردوو کەناڵی VN TV و کورتماکس لەگەڵتانین لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی. ئێستاش ئەم میوانە بەڕێزانەمان لەگەڵایە پرسیاریان لێکەین لەسەر چۆنیەتی ڕەمەزان و پرسیارەکانی فاسلین فۆرجی. ئەم کاتەوە باش؟ سپاس هەموو کاتێکت باش. لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ وەڵا زۆر خۆشە ڕەمەزانە. بە ڕۆژەبی؟ ئەرە وەڵا. زۆر باشە. ڕۆژانە چۆن کاتەکانی خۆتە بیتە سەر؟ مەسەلەن گەرمایە و خەڵک بە ڕۆژووە
دەوامت هەیە یاخود لە ماڵەوەی؟ ناوەڵا لە ماڵەوەم بەس زۆر گەرماتەوەکەی زۆر گەرما دەرەوە. زۆر باشە. ئەم کاتەی تۆ کاتت باش بە ڕۆژەبی؟ طبعا ڕۆژانە چۆن کاتەکانە بەسەرەبەی دەوامت هەیە یاخود لە ماڵەوەی؟ لە ماڵەوەم بەس ئیشی ماڵ و ئینتەرنێت و ینی ئینتەرنێتیش بەکارێنی زۆر باشە. ئەی مەسەڵەن ڕۆژانە ئیشی ماڵەکەی خواردن دروستەکەی یاخود هەر بۆ خۆ دەخەوی؟ وەڵا داکەم خواردن دروست دەکەم شی یارمەتی بدەم هەندێکیش دەخەوە. زۆر باشە بەخۆشی. ئەم کاتەی تۆ باش؟ لەگەڵ ڕەمەزانە بە ڕۆژەبی چۆنی؟ باشم خۆشە عیبینە. دەوامت هەیە ئیشەکەی ڕۆژانە دەرچوونت هەیە؟ بەڵێ کاسبم. لە 6 ساغ بێ. ئەی گەرمایە مەسەلەن ڕۆژانە بە ڕۆژوویت گەرمایە و کار و کاسبیەکەی ڕۆژیش زۆر درێژە. وەزعەت چۆنە؟ زۆر لەگەری لێڕادین و سەبر کاتەکە بەسەر دەبین. ئیشەڵا ڕەمەزانێکی خۆش و خواڕۆژی هەموو لایەک قبوڵکە. ئەو خواردنانی کە زۆر حەستان لێیەتی چییە؟ برنج و مەرەکە. بریانی خۆشە برنجش لەش باش. هەمووتان خێزان یەکەم بە یەکەواژین؟ بریانی؟ ئەرێوەڵا دەیاشە بە خۆشیتان بێ. ئەی تۆ زیاتر گرنگی بە چیە لە ڕەمەزانە؟ شۆربە، شیرینی، خواردن دروستکردن چی؟ وەڵا دروستکردنی زەڵاتە زۆر ئەزم لەیەتی لەسەر سفرەی زۆر دەڕازێنمەوە زۆر زەڵاتە دروست دەکەم. ئافرین دەستەکانە خۆش بەسەر کۆبی وەرە لای منەوە زیاتر. ئێمە لە بەرنامەکەمانە چەند بڕگەیەکمان هەیە بڕگەی پرسیار و دیاری ئێستا لای جەنابتانە. ئێمە پرسیارێکت لێ یەکەم کامتان زانیتان جوابم بەنەوانێ تاوەکو ببنە خاوەنی خەڵاتێکەمان خەڵاتێک لە فاسلین فۆرجیەوە باشە؟ ئەتوانن پێمان بڵێن خێراترین خەتی هێڵی ئەنتەرنێت لە کوردستانە چییە؟ خۆت فاسلین بەکارێنی؟ کامیان خێراترن؟ دەستەکانت خۆش بێ سەرکەوتووە بی ئیشەڵڵا تۆ ئێستا بوویتە خاوەنی خەڵاتەکەمان خەڵاتمان بۆ بێنن چەپڵەیەک بۆ ئەم بە سەرکەوتومان لێبن. هاگیانی من تۆ خاستە بوویتە خاوەنی خەڵاتەکەمان پیرۆزباییت لێکەین. چیتان هەیە بۆ کەناڵی فین تیڤ و کورت ماکس و سپۆنسەری سەرەکیمان فاسلینگ فۆرجی؟ وەڵایی کەناڵی کورت ماکس زۆر ینی هەمومان تابعی دەکەین زۆر کەناڵێکی خۆشە سەرکەوتوو بن ئینشاڵڵا. ئای بۆ کەناڵی فین تیڤ و سپۆنسەری سەرەکیمان فاسلینە چێڵێ؟ وەڵایی سەرکەوتوو بن ئینشاڵڵا هەموو سپۆنسەرەکان بەردەوام بن. کەناڵی کورت ماکس و وین تیڤ و کەناڵی سەرکەوتن ئینشاڵڵا سەرکەوت و تریش دەبن و خۆشحاڵین گیان لەگەڵتانە فەرموویان. بەڵێ دوو کەناڵی زۆر خۆشی زۆر سەرکەوتن ئینشاڵڵا سەرکەوتن. هیوادارین هەمیشە بینەرمان من خۆشحاڵ بووین لەگەڵتانە زۆر سپاستانەکەین بینەرانی خۆشەویست ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە بۆ لاتان. خۆشحاڵین بینەرانی خۆشەویست ئەم جارەش گەڕاینەوە لاتان لە هەردوو کەناڵی فین تیڤ و کورت ماکس لەگەڵتانین لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی. ئێستاش ئەم خێزانە ئازیزەمان لەگەڵا فەرمونون با من بێمە ناوەڕاستانەوە ئافەرم وەرە لامەوە. ئێستاش ئێمە لەگەڵتانین لە کەناڵی فین تیڤ و کورت ماکسەوە لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی. ئەتوانین پێمان بڵێن لەگەڵ ڕەمەزانە بەینتان چۆنە؟ وڵا ڕەمەزان زۆر خۆشە بۆ هەمووی کووردا و هەمووی ئیسلامە پیرۆز دەکەم. پیرۆزە لە هەموو لایەکتان ڕەمەزانە پیرۆز وڵا زۆر خۆشە ڕەمەڵە دەی بە خۆشی بێ ئیشەڵڵا لە خۆشییا بن. ئۆی ئۆی نەگری ئۆی بێ بەدایکی باشگیری کاتە با من چەند پرسیارە لە تۆ بکەم. ئەتوانی پێمان بڵێ ڕۆژانە کە تۆ بە ڕۆژوویت ئەچیتە دەرەوانە چۆن ڕۆژەکە بێتە سەر؟ وڵا ڕۆژی زۆر خۆشە نستا بەس گەرمە گەلە گەرمە هە لە ماڵێ نایشی ناکەم ئێستا لە خەوت ئێواران تێنا فاملی مۆڵی نۆخۆ شەوێکی خۆش بەسەر بەرن. چەند ساڵە لەگەڵ خێزانەکە تا پێکەواژین؟ وڵاوە 2 ساڵە ئەو بناڵەتان ئەمری چەند ساڵە؟ گولی ئەوە چی بوو؟ تۆش قسەمان ئەوە ناوی چی قسە جوانە؟ نارین یانی چی؟ ئەگە تۆ بێتە لای من؟ بەڵێ ناوی نارینە
یعنی چی ناری مانای چییە؟ حەز ناوی ناری نەبووە ناری کوردیە با خۆشەویستیەوە ژیانی مناڵەکە بەرەوە بۆ با من چەند پرسیارە لە تۆ بکەم بیدە بۆ تۆ خۆت لێرە ژیت لە کورد لە هەولێرە ژیت؟ لەنا هەولێر ژیانە بەیتە سەر؟ ئەگەر مناڵەکە بەری دەدەست هاوکارانمان با ئێمە چەند پرسیارە بکەین؟ تو خۆ چەند نەگیری وەرە لێ منەوانێ لەگەڵ خێزانەکەتە بەتەنیا ژین لە هەولێر؟ لە هەولێرە ئەی خێزانەکەت لەوە ناچێت کوردیەکەی زۆر باش بێ؟ خەڵکی کوێیە؟ هەم خەڵکی شنگالە خەڵکی شنگالە شنگال ئاها دەی بەخۆشی بێشڵا ژیانێکی خۆشە بەنەسەر وەرە لای منەوە تۆ ئێمە چەند بڕگەیەکمان هەیە لە بەرنامەکەمانە بەزێتە پرسیار لە تۆ بکەم چکاوە لە تێنەکە چەند بڕگەیەکمان هەیە لە بەرنامەکەمانە بڕگەی پرسیار و دیاری ئێستا گەشتێنە بڕگەیەکی ترمان کە بڕگەی شاردنەوەی مستیلەیە وابزانام لە کوردەواریە ئەو یاریە زۆر بەناوبانگە زیاتر لەسەر لە کۆبوونەوەی کوڕانە پیاوانە زیاتر لە شەوانە وابزانام لە کافتریا و شتەکانە کاری پێ دەکرێت ئەتوانی شتێکمان لەسەر و یاریە بۆ باس خدا من زۆر استعمال ناکەمەوە تشانە بەس هیچی لەسەر ئەزانی؟ وڵا دەست شارەزار ئینشاءالله لێ بەڵێ ئینشاءالله ئەو یاریە لە کوردەواریە یاری سینی پێڵێن وانە؟ بەس ئەزانی چۆن یاریەکە؟ باشە زۆر باشە ئێستا ئێمە بە سپۆنسەری بەرنامەکەمان یاریەکەتە پێشکەشەکەین ئەو سینیەمان بۆ بێنن ئێستا ئێمە حەڵقەیەکمان شاردۆتەوە لەژێر گردەیتە لای ئێمەوە وەرە لای منەوە بە ئەو بێتە لای من تۆ وەرە ئێرەوە ئەمە خۆمانە زان کە یاریەکی کوردەواریە زۆر باشە ئێستا ئەمە ئەگەر تێبگوێنی ئەمە شاراوەتەوە حەڵقەیەک شێراوەتەوە لە ژێرێکێکدانا تۆ یەکێک اختیارەکەی تۆشێکێک اختیارەکەی باشە مادەم وایە ئێمە یەکێکیان ئیشارەت دەکەین و دوایەوەش ئەوەی کە زانی حەڵقەکە لەکوایە ئەیزانێت کە ئەوەیە ئەیزانێت کە لەکوایە ئەیدۆزێتەوە باشە گیانی من کەواتە ئێستا بە یەکەم جار تۆ پێمان بڵێ وەی بۆستا بەس یەکێکمان بۆ ئیشارەتکە یەکێکمان بۆ ئیشارەتکە بەداخەوە توانیت ئەویترمان بۆ ئیشارەکەیت تاوانەوەی ترێکسەری تۆیە پیرۆزە ئەمە خەڵاتەکە بوو بە خەڵاتەکە بۆ هەردووتانە چکە ئامێری فۆسلین یەکێک لە باشەکانیەوەیە کە دوو کەس دەتوانێت ئیسفادەی لێ بکات خۆشحاڵیم بەمە باشە گیانی من خەڵاتەکەمان بۆ بێنن ئەمە ئامێرێکی فاسلین فۆرجیە کە دیارە بۆ بەڕێستان ئەم شەو ئێوە بوونە یەکێک لە براوەکانی بەرنامەکەی ئێمە خۆشحاڵ بووین پیرۆستان بێت چیتان هەیە بۆ کەناڵی ڤین تیڤی و کورت ماکس و بۆ سپۆنسەری سەرەکیمان فاسلین ئەگەر بۆ کامێرەکەمان قسە بکەین وڵا زۆر زۆر مەمنون بۆ کەناڵی ڤین تیڤی و گەلە خۆشە بەردەوام لە کەناڵەکەی تریشمان کورت ماکس ئەرێ وڵا بەڵێ سپۆنسەری سەرەکیمان فاسلین چیان پێڵێک ئەوان دیارێکیان لە پێناوی لە بەرامبەر پرسیارێکە بەخش زۆر مەمنون بۆ سپاس بۆ کەناڵی تینڤی ئێمەش زۆر زۆر سپاسی ئێوە ئاکەین شەوێکی خۆش و ڕەمەزانێکی خۆش بۆ هەموو لایەک و بۆ ئێوەش پیرۆستان بێ بەخۆشی خۆشەویستانم ئەگەڕێینەوە لاتان ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە لاتان لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی لەگەڵمان بن خۆشحاڵی بینەرانی خۆشەویست ئەم جارش گەڕاینەوە لاتان لە هەردوو کەناڵی ڤین تیڤی و کورت ماکس لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی ئێستاش ئەم خێزانە ئەزیزەمان لەگەڵایە ئەم کاتتان باش سپاس دەکەم کاتێکی باش ڕەمەزانی پیرۆز بێ ڕەمەزانیش لە تۆ پیرۆز لە جەماوەری شاری کوردستان پیرۆز بێت هەموو پێشمەرگەکانی لە سەنگەر لە کەرکووک لە جەلەولا جەبەل عەمرین و زۆر پیرۆزباویشان لێ دەکەم لەو کاتە ناخۆشە لە ڕۆژەشی گەرما وەکو خۆمیش منیش پێشمەرگەم پێشمەرگەی سەرۆکی هەرێمی کوردستان زۆر دەستخۆشتان لێ دەکەم ڕەمەزانە پیرۆز بە ڕۆژەبی ڕۆژانەوە نیە جە گەرما و ڕۆژانە چۆن بەسەرەبێت بەسەر دەبێت
لە خۆشییا بن دەمێکە ژیانی خێزانیتان پێگەناوە؟ تقریبا 4 ساڵ 4 ساڵە ماشەڵڵا دوو مناڵی جوانیشتان هەیە بە خۆشەویستی خێزان ڕێکەوت سوتفۆ بوو ینی دەیڵە ژیانێکی خۆشتانە بێ ئەو زاوایە لەگەڵ برایەکە چونکە پێش ئەو هینای بەس باواستای برایەکەم بووینە بوو ئاوزاوە زۆر باشە ئێوە ڕۆژانە خواردن دروستەکەی تۆ وەنیە ماڵتان یعنی لە خانووەکان بەتەنیا بەیەکەوەژی خواردن دروستەکەم ئەوت بەدڵە؟ من هەر ئاسایە هەر خواردنەک بیت خواردنەکانت بەدڵە ینی حەزت لە خواردنی دەستیەوە هەیەەوە بەڵێ چیە کات یەکسەر هەڵاسی دەستی شڵ ئەڕواە خود یارمەتیتەیە یا پێێتەڵە دەست خۆش دەخوایتە ئەی پێت ناڵە دەست خۆش بابانیانە پێڵێ بەس هاوکاری ناکە ئەو دوو مناڵە جوانە نایان چییە؟ وڵاویان دەریە ئەوە وریە ئەوەشان دەریە هەمیشە لە خێزانێکی جوانەوە بەیەکەوە بژین زیاتر شیرینی چی ئەەکەی چی دروستەکەی یاخود ئەیکڕی لە بازار بە زۆر پاقلاوی هەستێ ئاقلاوە ئەکڕن یعنی خۆ دروستی ناکەی شیرینی بەس خواردن دروستەکەی کلی چێش دەکەم وەشتا خەریکی چێشت شەبی طبعاً دوو مناڵەت هەیە و خواردنیش دروستەکەی دیارە مەک ئەرکێکی زۆرە لەسەرە جەنابەت باسی پێشمەرگەت کرد کە ئەوە ڕێزێکی تایبەتیمان هەیە بۆ پێشمەرگەکانمان تۆ ڕۆژانە دەوام بتنی هەرەونەی کە واجبت هەبێ ئەگەڕێیتەوە؟ من کارمەندم لە وەزارەتی پێشمەرگە خۆشحاڵ با ئاچین بۆ جەنگش ئەچین بەڵێ پێشمەرگەکانمان بە سەلامەتی بگەڕێنەوە ناو خێزانەکانی خۆیان و دووربین لە هەموو کارەساتێکی ناخۆش بۆ کوردستان و بۆ هەموو عێراق خۆشحاڵە بین. ئێستا ئێمە با کاتێکی خۆش بەسەربەرین یاریەکمان هەیە یاریەکی زۆر باوە لە ناو کووردا کە پێڵێن یاری سینی وای پێڵێن لە وابزانام زیاتر پیاوان ئاشنای ئەو یاریان ڕەمەزانە تۆ خۆت پیاوی وابزانام زیاتر ئەوە لە یاریەکی پیاوانەیە و لە کۆبوونەوەی پیاوان ناکرێت ئەتوانی شتێکمان بۆ باسکەی لەسەری بخۆی سنیسنیانێ لە شەوانی ڕەمەزان ئەو خەڵکێکە دێتن سنیسنیانە دەکا جەوەکی خۆشە خەرکەکە دێتن بۆ نافورێ یان باغی شارە لە تەعجیل ئەو جانە سنیسنیانێ دەکەن ئەزەوەش جەوەکی خۆش دەبەنە سەری زۆر باشە کاتێ مەش بامادەم جەوێکی خۆشە ئێستا مەش جەوێکی خۆش بەرینە سەری ئەو یاریە بکەین لەگەڵ ئێوەیە باشە ئامادەن ئێستا سینگەکەمان بۆ بێنن ئەمە سینیەکەی ئێمەیە دوو دانەی لەسەرە کامتان ئیشارەتەکە بۆ یەکێکیان ئەگەر ئەوەی تیانە بوو یەکسەر خەڵاتەکە چێ بۆ ئەوی تردا باشە تەبان با لە پێشانەکانتانەوە دەست پێ بکەین تۆ کامیان ئیشارەتەکەی ئافرەکەواتە یەکسەر ئەوە خەڵاتەکەی بر بۆ خۆی پیرۆزە بەخۆشی دیارەوە خێزانێکیشن ئەگەر بیتە لایمنەوە ئێوە خێزانێکیشن لە ماڵێکە هەردووتان دەتوانن هێڵەکەی فاسلین فۆرجی بەکاربێن چکە فاسلین هەمیشە هیچ کەس بێبەش ناکە لە خەڵاتەکانی خۆی و لە هێڵەکانی خۆی ئێستا گەر خەڵاتەکەمان بۆ بێنن ئەمە خەڵاتەکەی سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجیە پیرۆزە بەخۆشی کە ئامێرێکی فاسلینە پیرۆزە خۆش بیمە من سپاس چیت هەیە بۆ کەناڵی فاسلین فۆرجی بۆ سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی و هەردوو کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس سپاسیان دەکەم لە بۆ ئەو دیارە جوانە دەستی خۆش دەستیان خۆش بێ پیرۆزە بێ بەخۆشی بەکارێنی هێڵیان تەردێت بەکاری بێنە ئەی ئێوە دەستخۆش بڵێ دەستخۆشی بەرنامەکەش لێ دەکەم و دووبارە ئیشاڵا و بەرنامی هەر سەرکەوتوو دەبیتن تەمان درێژ بن بۆ کەناڵەکانمان چیتەیە کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس وەڵی کەناڵێکی زۆر خۆشە بڵێ سەریەکەین خاستن کە کەنالی کورماکەزە هەیە بیناسۆی ئەو بەرنامانەیە تێ زۆر خۆشە نەری هەمیشەیمان بن پیرۆستان بێ و شەوێکی شاد بۆ هەموو لایەکان خۆش هەڵبن گیان ناوبڕێکی کورد و ئەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بن گەڕاینەوە لاتان ئەم جارەش بینەرانی خۆشەویستمان لە هەردوو کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس لەگەڵمان بن لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی لەگەڵتانین ئێستاش ئەم خێزانم ئەزیزەمان لەگەڵا شەو باش زۆر هیلاک دیاری لە بازار زۆر گەڕایی دیارم شەو وەڵاو شەو نەچوینە بازار شەوی سەردانەکەمە خوارد هاتنە فاملی بەس بوو سواری یاریەک بوو نەوش قەت لەشمان
لەشمان هەموو تەڕ بوو سواریاریەک بووین لەبەرەوە هیلاک بووین زرمان هەموو تەڕ بووە لەبەرەوە بڕتۆزەی لە قەینا باشتر تەڕبووی وابزانم گەرمایەتر بۆ خۆتان فێنکتان بۆ بەڵێ بە تاکید گەرمە زۆر تۆش هەر لەو یاریە بووی؟ بەڵێ هەرسێکمان بەشداریمان کرد هەرسێکتان ئێستا سەرماتان نیە لێرە کە تۆزە فێنکتر لە دەرەوە؟ ئێستا زۆر خۆشە فێنکە چکە دەرێ زۆر گەرمەوە بەڕاست باشە چۆن بووە بڕیارتان نا ئەم شەو بچنە فامیلی فەن؟ وڵا هەرجە گۆڕی نەکا ڕەمەزان شەوان خۆشە دەرێ دەی زۆر باشە یعنی ئێوە شەوانی ڕەمەزان لەگەڵەوەی کە زۆر هیلاکن بەڕۆژ زۆر هیلاکن شەوانیە نەدەرەوە هەموو شەوێ؟ تقریبان هەموو شەوێ بەڵێ هەموو کاتەکان لێنە دەرەوە شەوان بۆ بازاریان بۆ یاری و بۆ کەیف خۆشی وڵا بۆ بازار و بۆ یاری و بۆ هەموو شتێک دەی زۆر باشە بە خۆشیتان بێ تۆ هیلاک نیت بە ڕۆژوا شەوانی ژەو هێنە دەرەوانێ؟ زۆر طبیعیە بەڕۆژ زۆر نایمە دەرێ بەڕاستی شەوانە شەوەکەش خۆشە لە بۆ هاتنە دەرەی فین کە زۆر خۆشە عادیە وا دیارە دەوامت نییەوە بە ڕۆژ نایتە دەرێ؟ دەوام نییە لە ماڵەوەی دەی ئیشەڵا کار و کاسبێکی باش دەبێ بە ڕۆژەبی؟ بەڵێ بە تاکید دەی هەر لە خۆشییا بن ئەو خواردنەی کە زۆر زۆر حەزت لێیەتی چییە لە ڕەمەزانە کە زۆر زۆر حەزکەی بیخۆیت ئێواران؟ بەخوای خواردن زیاتر بەخۆ دەزانین لە ڕەمەزانان دایمەن لە ماڵێش لەو برنجە عادەتی تەقالیدی کوردەکە ئەو هاش لەو برنج زۆر بەکاردێنین بەزە من زیاتر حەز ناکەم لەو برنج بخۆم یعنی شتێکی فاسفود بی زۆر خۆشترە کە ئینسان بە ڕۆژی دەبیتن یەکەم جار کە ڕۆژوی دەشێنی زۆر ئاوی دەخوا کە ئەو کەشت خوازگت پڕ دەبیت ناتوانانی هیچ بخۆی واگە شتێکی فاسفود بیتن زۆر باشتر شوێ پاشەوی سەبر شتەکەی بخۆی باشتر پێیان دروست کە خەیچەکە دروست دەکات زۆر احتیاجی دروست دەکات چی پێ بڵێ ناڵێنا بەڕاستی خۆی خواردنە بۆ دروست دەکات؟ یعنی ئەم خواردنە بۆ دروست دەکات دایکە؟ نادایکم خواردنی دایک زۆر خۆشە زۆر سوپاس ئەوە ساڵە خواردنی دایک خۆشترە تۆڵێتی وڵا منیش خواردنی دایکی خۆم زۆر پێ خۆشە بە تاکید هەروە ئەی تۆ یعنی هیچی تر دروست ناکەی ئێواران؟ وڵا هێواران کێکوشتی دروست دەکەین شیرینی خۆت بەدەستی خۆ دروستیەکەی؟ بەڵێ دروستی دەکەین ئەی نایکڕن لە بازار وڵا دەیکڕین و دروستیەکەین ئەگە زەوقمان لێ دروستیەکەین زۆر باشە هەر لە خۆشییا بن ئەی ئێوە هەموو شەوەکانیانە دەرەوانێ؟ تقریبان هەموو شەوەکان نا بە زۆربەی زیاتری دێنە دەرێ هەر لە خۆشییا بن ڕۆژانە بە چییە بیتە سەر؟ وڵا ڕۆژانە من 2 هەفتە هاتمەوە کوردستان جارێ هە لە ماڵم هەر لە خۆشییا بن ئینشەڵا ئێستا ئێمە یاریەکمان هەیە لە بەرنامەکەمان فەرموو دانیشن فەرموون تۆ بخۆ لای دایکتەوە باش ئێمە یاریەکمان هەیە لە بەرنامەکەمان بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی لە هەردوو کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس ئێستا ئایپاتەکانتان داگیرسێنن موقع یوتیوب کەنەوانەیە لە یوتیوب ئەوەی بم پێتانڵێ مێستا ڤین تیڤی لێ ئێن لەگەڵ هەڤاڵ ئیبراهیم ئایفەلک زام کامتان زوو ئەو گۆرانیان بۆکەنەوە ڤین تیڤی ئەنجا هەڤاڵ ئیبراهیم ئایفەلک ئای فەلەک بۆچ من دوور لە لەیلا بم شێت و شەیدا بم یاری یاران لە سوێی یاری نازانینە بەڵێ بەڵێ یەکسەر ئای فەلەک بۆچ من دوور لە لەیلا بم شێت و شەیدا خۆتی لاکمەکەەوە خێزانەکەت بردیەوەتەوە خڵاتەکە بە ئەوە بێ پیرۆزە بەخۆشی پیرۆزە چیمان پێڵی کە تێسێ بوویتە خاوەنی خەڵاتێکی فاسلین فۆرجی کە سپۆنسەری سەرەکی بەرنامەکە ئێمەیە زۆر سپاسان دەکەم مەمنون خەڵاتەکەمان بۆ بێنن چەپڵەیەک بۆ ئەم خانمە لێ بین بۆی کە خەڵاتەکەی بردەوانێ پیرۆزە ئەمەش خەڵاتەکەمانە کە ئەمریکی فاسلین فۆرجیە بە دیاری سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی بۆ جەنابتە سپاس مەمنون سپاسان دەکەم چیمان پێڵێ دەستخۆشیتان چی بە کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس و فاسلین فۆرجیڵی وڵا دەستخۆشیتان لێ دەکەم ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو دەبن وەرە لای من تۆ گوڵی من وەرە لای من وەرە بزانم وەرە تۆ دڵت خۆش بوو ئێستا ئەم شۆ لێرە بەڵێ ئەفەرین تۆ ناو چییە؟ ئەوە داڕین دارین ئەفەرین لەو ناوە خۆشەی چەند جوانی ئەزانی گۆرانێکمان بۆ بڵێ؟ ئەوە نا تۆ بەمان بڵە باوکە دۆڕانی ئەم شەو ئەوە
گوتم لا ئەوە گوتم ئەوە تایفۆنی قوربانی ئێستا تۆ هەستنەوە سەر پێ بەلای من تۆ ئەم شەو بوویتە بە خاوەنی خەڵاتێک زین چی بۆ پارچێ و ئامادەکەی پێرشێوان نانەخۆن ئەگەر ڕووسەی کامێرەکە بکەیت پارچێوان نانەخۆن وانە ئەوە ئەم شو لەبەر کە خەڵاتی بردۆ بێ خواردنێکی زۆر خۆشتان بۆ ئامادە بکات من خەڵاتم بردەوە دەبێ ئەو خواردن بۆ نانا ئەو دانیشێ ئەم شەو قەیناکە قەینا تۆ بێت دڵە خۆش بێ زیاترا بێ خواردنێکی خۆشیان بۆ دروستکەی بۆیان دروست دەکەین ئۆکەی بۆیان دروست دەکەم ئەگەر بۆی دروست دەکردن سپێشەوە ڕۆگلەی لێکە لای من لێ لە خۆشیان ئەترس مەردانیشە بە دیارە ئینتەرنێتەوە خواردن بۆ تۆ دروست نەکە بۆ کامێرەکە قسە بکە بێ زەحمەت یانە قسمەتەکەی وا بۆ فاستین کە دەرکانە قسمەتەکەی ببەرکرد هەر لە خۆیەوە داوای فاستینی لێ کردی؟ داوای فاستینی کرد دیارە زۆر سپاس بۆ یارکە لەسەر تۆ کەمتر بێتەوانێ فاستین دیارە هەموو کاتەیە هاوڵاتیان خۆشحاڵەکات و کەسیش بێ بەشتان کە لە ئەمریکانی خۆی فاستینگ ئەتەرنێتێکی زۆر باشە ینی کە چەند خەڵک دەبینم چەند هاوڕێم هەیە دایمە فاستینگیان پێەیە بەس بەڕاستی خۆم نەمکڕیوە چکە لەبەرەوەی زۆر ئەتەرنێت بەکارناینم هەر لە ماڵەوە هەر بۆیە نەشر بردەوانێ ئەرێ وڵات دیارە قسمەتەکە خۆشحاڵین لەگەڵتان بینەران دیارام خێزانە ئەزیزە ویستوانە خەڵاتی ئەمەری فاستین بکڕن بەرام ئێمە نەمانێش بیکڕن و بوون بە خاوەنی خەڵاتەکەی ئێمە خۆشحاڵین لەگەڵمانابوون ئەم شەو لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستین فۆرجی زۆر سپاستانەکەین خواحافیز شەوتان شاد خواحافیزتان بێ خۆشحاڵین بینەرانی عزیزمان لە هەردوو کەناڵی VNTV و کوردماکس لەگەڵتانین لە پێشکەشکردنی بەرنامەکەتان بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستین فۆرجی ئێستاش ئەم میوانە عزیزەمان لەگەڵە شەو باش شەوی تۆش باش ڕەمەزانە پیرۆز سەکانیش پام بکەین شەو باش ڕەمەزانی تۆش پیرۆز لەگەڵ ڕەمەزانە نێوانتان چۆنە؟ بەخوای باشە الحەمدولله باشە زۆر عادەتەن ینی بە بەردەوامی خانمان زۆر سەرقاڵترن لە ڕەمەزانە لەبەرەوەی کە بە ڕۆژون و ئیشی ماڵیش دەکەن و خواردن و مناڵیش بکەین تۆ وەزعەت چۆنە لەگەڵەمەیە؟ وەڵڵاهی لاچی دەوامت نییە هەر ئیشی ماڵەکەی؟ دەوام هەیە بەس ئێستا پشووە بە ئیشکارەوە خەریکی زیاترمان دێنەوە لەگە مندارە لەگەڵ مناڵەکانە زیاتر خواردنیش دروستەکەی کە بە خۆشی زۆر باشە ئەی زیاتر ئەو خواردنی کە زۆر گرنگی پێی چییە لە ڕەمەزانە؟ وەڵا برنج و مەرەگە زیاتر بەس برنج و مەرەگە بۆ شیرینی مەسەلەن خۆت ئەیکڕی یا دروستیەکەی؟ شیرینی بەردەوام هەموو ڕۆژێ دەکەم زلۆبیای دروست دەکەم وەڵا دەستە خۆش خۆت گەلێم خواردە مزانیە چۆنە زۆر سپاس دەکەم بۆ شەوێکی تر وەرەوانە تۆ لەگەڵ ئەوەی کە ڕۆژانە ڕۆژ درێژە و بە ڕۆژوش ئەبن گەر باشە دنیا زۆر گەرمە ئەگەمە لەمە هەیە چۆن ڕۆژەکانت بەسەرەبەی زیاتر؟ وڵی بەیانیان لە کاتی لەگە 8:30 و دەوامی فەرمانبەری دەست پێ دەکاتن و تا سعات 1:30 و دوێنەوەی دیسرعات دەکەین و لەبە گەرماش کەلچی دەچونە دەرەوەی نیە دەخەوینە تا نزیک 6 ینی ڕۆژانە تەنها بە دەوام و بە ئاسانیش نییە چکە دەوام و دەرچوونەکەەوە بزانم ئێستا لەبەرەوەی کە قەرەباڵخێکی زۆر هەیە لەسەر جادەکان و لە ساق بە سەرکەوتووە بی وەرە لای منەوەیە ئەتوانی پێم بڵێ شەوان زیاتر چۆن کاتەکانتان بەسەرەبن یەنە دەرەوە بە بازارەکان یاخۆت ئەچنە ماڵانی ماڵە خزم مشتیوە چیەکەن؟ وەڵا ئەوە بیدات بەس بە جلکڕینەوە خەریکی هەتا ئێستا شوانە هاتیینە دەرێ لە پیاسەوی لە بۆ جلکڕین شتە لە ئێستا هەوز لەکڕم بۆ جەژن دوای قەرەبار بدەوی زۆر هەر شەوەی بۆ یەکێکیش بێنە دەرەوانێ کاتیەوە نیە؟
هلا خۆشیا بن ئیشەڵڵا هەموو ڕەمەزانی هەموو لایەک پیرۆز بێت و هەمومان هەمیشە ڕۆژەکانمان بەخۆشی و بە بەختەوەری بەرینە سەر. ئێستا ئێمە لە یەکێک لە بڕگەیەکی ترین لە بڕگەکانی بەرنامەکەمان ئەگەر ئەو مناڵە جوانانە یارمەتیمان بن فەرمودانی شنێوە. طبعا سپۆنسەری سەرەکی ئێمە هێڵی فاستین فۆرجیە. ئێستا ئێوە ئایپاتەکانتان داگیرسێنن فەرموون. ڕۆژانە ئایپات و ئەنتەرنێت بەکارێنن؟ ئەی تۆ زیاتر بەکارێنی؟ زۆر باشە کەواتە ئیشەڵڵا تۆ هەدیەکەمان بۆ ئەبەی تاوانێ. ئەتوانین چتە سەر مۆقعی یوتیوب. ئێستا لە یوتیوب من پێتان ئەڵێم بچنە چی هێڵێک لێوەش ناوی گۆرانیەکە و گۆرانی بێژەکەتان پێڵم. ئێوە ئەتوانن ئێستا VNTV کەناڵی VNTV لێ ئێن پاشان گۆرانی چۆپی فەتاح لە من زیزمە بە. خێرا خێرا VNTV اینجا گۆرانی لە من زیزمە بە چۆپی فەتاح. بە کوردی توانی بنووسی ئەگەر بە کوردی بینووسە VNTV گۆرانیەکەمان بۆ بکەرەوە هەر لێرە بزانیت ئافرین کەواتە تۆ خۆی لاک مەکە لەبەرەوەی کە خانمەکەمانی گەشت و گۆرانیەکە هێنا. پیرۆزە بەخۆشی چەپڵەیەک بۆ خانمەکەمان لێبەین دەی چەپڵەیە بۆ دایکتان لێبن. خۆشبەختانە ئەمێری فۆسلینگ ئەتوانێت دوو کەس ئەتوانێت ئیسفادەی لێ بکە وایە. ئێستا دیارەکەمان بۆ بێنن دەستەکانتان خۆش بێ. ئەمەش ئامێرێکی فاستین فۆرجی بدیاریە بۆ بەڕێزت کە سپۆنسەری سەرەکیمان هێڵی ئینتەرنێتی فاستین فۆرجیە. پیرۆزە چیت هەیە بۆ کەناڵی VNTV و کورت ماکس و سپۆنسەری سەرەکیمان فاستین فۆرجی؟ سوپاسان دەکەم سەرکەوت. چیترمان پێڵێ؟ وڵا بەردەوام بن ئینشاڵڵا لە کارەکانی کورد ماکس بە تایبەتی زۆر تەماشا دەکەمە من. ئەمڕۆ تۆ برتەوە هاتیت وا بزانم شتیشتان کڕیوە و خەڵاتێکیش بردەوانێت چی ئامادەکەی بۆ شەو بۆ پارشێو؟ وڵا ئەوە خەسووم ئەوە عایدی خەسوومە تۆ خواردن حەزر ناکەی زۆر زۆر باشە شتەکان حەزر دەکەم. دەستان خۆش بێ. تۆڵی چی لەگەڵەوەی کە تۆنەوە بردەوە بەس ژنەکەت بردیەوە؟ وەڵا پێ خۆشحاڵ بووم لەبەرەوەی ئیشەکەی بۆ زیاتر وایە ئەمە پێمان خۆشە ئەوان بیبەنەوە سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەس تۆش ئەوەی ئێستا ئامێری فاستینگە توانی زیاتر هێڵی ئایپات و ئەنتەرنێت بەکاربێنی. باشە ئینشاڵڵا لەنەو پاشە. پیرۆزە بەخۆشی پیرۆزە ڕەمەزانتان پیرۆز بێ و ساڵێکی خۆش ئینشەڵڵا بەرنەسەر. خۆشەویستانم لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەیەم شەومان لەگەڵمان بن تا شەوێکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ شەوانی کورسان لە هەردوو کەناڵی VNTV و کورت ماکس لەگەڵتانین لە بەرنامەی شەوانی کوردستان بە سپۆنسەری سەرەکیمان فاستین فۆرجی خواتان لەگەڵ.